بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان ژمارێک پارلەمانتار لە پەرلەمانی کوردستان سەرقاڵی کۆکردنەوەی واژۆن بۆ گەڕانەوەی وەزیری سامانە سروشتیەکان لە دەرەوەی وڵات. کۆکردنەوەی ئاوژانە لە کاتێکدایە ماوەی دوومانگە وەزیری سامانە سروشتیەکان هەرێمی کوردستانی جێشتووە. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرگی دکتۆر شێرک و حەمامین ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروە لە سۆرانەوە مەڕوان گەڵاڵی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوێ ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لە پەرلەمانی کوردستان واژۆ بۆ لێپرسینەوە لە ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان کۆ دەکرێتەوە. سەرڕای ناژەفافێتی دۆسیەی نەوت و نادیاری داهاتەکەی بە وتەی بەشێک لە پەرلەمانتارانی کوردستان ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکانیش بۆ دەروێ وڵات هەڵاتووە. حکوومەتی هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا هیچ ڕوونکردنەوەیەکی لەسەر وەزیری سامانە سروشتیەکان بڵاو نەکردوێتەوە. ژمارەیەک پەرلەمانتاری کوردستان سەرقاڵی کۆکردنەوەی واژۆن بۆ هێنانەوەی ئاشتی هەورامی وەزیری سامانە سروشتیەکان، بەڵام نازانرێت ڕێگادرێت لێپرسینەوە لە هەورامی بخرێتە بەرنامەی کاری پەرلەمان یان نە. کۆکردنەوەی واژۆ بۆ لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان لە کاتێکدایە ماوەی زیاتر لە 3 ساڵە هەرێمی کوردستان بەسەربەخۆ نەوت دەفرۆشێت، بەڵام کەس نازانێت تەواوی داهاتەکەی چەندە و بۆ چۆ دەڕوات. پەرلەمانی کوردستانیش نەیتوانیوە لێپرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان بکات. وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزیرەکەشی زیاتر لە 25 سکاڵای پەرلەمانتاران لە دادگاکانی هەرێم و دەستەی دەستپاچی لەسرە. دام و دەستگا چاودێریەکان لە هەرێمی کوردستان کە پێک هاتوون لە پەرلەمان و دیوانی چاودێری دارایی و دەستەی دەستپاچی نەیانتوانیوە لێکۆڵینەوەی جددی لە دۆسیەی نەوت و گەندەڵیەکانی بکەن. بە بڕوای ئابووریناسانیش تەنیا ئاشتی هەورامی بەرپرس نییە لە ناشەفافێتی دۆسیەی نەوت، بەڵکو تەواوی ئەندامانی ئەنجومەنی هەرێم بۆ کاروباری نەوت و غاز بەرپرسن لە دۆسیەی نەوت کە پێک هاتوون لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری سامانە سروشتیەکان و دارایی و پلاندانە. هەرێمی کوردستان لە ساڵی 2014 دەستی کردووە بە فرۆشتنی نەوت بەسەربەخۆ و زیاتر لە 50 گرێبەستی نەوتی لەگەڵ کۆمپانیەکانی بواری نەوت ئەنجام داوە، بەڵام کەس نازانێت تەواوی داهاتی نەوت چەندە و بۆ چۆش دەڕوات. لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا خەڵکی کوردستان باجی ناشەفافیەتی دۆسیەی نەوت دەدەن. خەڵک پێش فرۆشتنی نەوت موچەی تەواوی لە کاتی خۆیدا وەردەگرت و سلفەی هاوسەرگیری و خانوبەرش هەبوو جگە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکە، بەڵام ئێستا خەڵکی کوردستان تەواوی ئەو مافانەی لەدەستداوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان. کاک دکتۆر بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەو دەست پێ بکەین تا ئێستا ئەوە ڕوون بۆتەوە وەزیری سامانە سروشتیەکان بە ئیشوکاری حکوومەت لە دەرەوەی وڵاتە یاخود خۆی هەڵاتەوە بۆ دەرەوەی وڵات؟ بەڵێ، سڵاو لە بینەران لە هاوڕۆشم ئامۆسا مەروان لە سۆرانەوە. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە سەر زمانی وتەبێژەکەی ڕوونکردنەوەی یاوە کە گوایە بە ئیشوکاری وەکو چۆن لە فەرمی یان خۆی بە کۆبوونەوە لەوێیە، بەڵام لە ڕاستیاوە بێ ئەوەی کە ڕوونی بکاتەوە و کۆبوونەوانە چین و لەگەڵ چیان و بۆ چی ئەکرێن و بۆم کۆبوونەوانە پیشان نادرێن، ئەنجامەکانیان چییە، ئەم کۆبوونەوانە لەبارەی چیەوە ئەکرێ، لەبارەی گرێبەستەوەیە، لەبارەی ئەو قەرزانەوەیە کە ئاڵێن گوایە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە، لەبارەی نەهێشتنی سیستەمی پاشەکەوتەوەیە، لەبارەی چیەوەیە کە ئێستا سەرقاڵی کۆبوونەوەی شتی تایبەتە. بۆیە ئەمە وەڵامی فەرمی حکوومەتی هەرێمی کوردستانە کە باسیەکە، بێگومان ینی وەڵامێکی بڕاپێهێنەر نییە، چونکە لەبەرەوەی لە سابقەی حکوومەتداری لە هەرێمی کوردستانە پڕە لە ناشەفافیەت و پڕە لە شاردنەوەی زانیاریەکان، لە هیچ کاتێکە قسە و لێدوانەکان ناتوانێت با بڵێن ئاوی دڵی هەموو خەڵکو و پەرلەمانتار و ئەمانە بداتەوە. بۆچونیەوە بۆ ئیشوکاری حکوومەت لەوێ یاخود خۆی ئێرەجێشۆ و ناگەڕێتەوە؟ جارێ خۆی هیچ زانێرێکتان کۆکردەوە و پەرلەمانتاران لەسەرم پرسە؟ لە ڕاستیە من ئەمە ئەوەش بڵێم، یعنی کێشەکە هەر تاکە وەزیرێک نییە لە هەرێمی کوردستانە. وەکو لە راپۆرتەکەی خۆشتانە ئاماژەتان بۆ کرد، بە بڕوای من ئەنجومەنی هەرێمی کە پێگاتون لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیرەکانی دارایی پلاندانان و وەزیری سامانە سروشتەکان ئەمانە بە کۆ بەرپرسیارن لە مەسەلەی
دۆسەی نەوت لە هەرێمی کوردستانە ڕاستە ئێستا وەزیری سامانە سروشتەکان لە واجیهای مەسەلەکایە و ئەو مەسئولی یەکەمە لە وەزارەتەکەیە و خۆشی پێشتر لە قسە و باس و لێدوانەکانیان باسیەوەی کردووە کە ئەوە با بڵین کڕیار بۆ نەوتی کوردستان پێیاکە پێم وابێ ئەو ڤیددیوانە هەمووی هەیە کە خۆی قساکاڵێ تەلەفۆنم بۆکەن پێم وەڵێ نەگەر تۆ لەو شوێنان نەبینی ئێمە مامەڵە لەگەڵ چیا بکەین بۆیە ئەمە زیاتر کەوتێتە واجیهەوە ئەوەی کە لە ڕاستیە ئێمە ئیشمان لەسەر کردووە ئەوەیە کە چۆن دەبێت فەرمانبەرێکی دەوڵەت چکە وەزیریش فەرمانبەرە وەک کرد فەرمانبەرێکی دەوڵەت لە ڕاستە پلە تایبەتە ڕاستە ئەوەیە بەڵام بەنەتیجە فەرمانبەری دەوڵەتە ئەمە چۆن دەبێت بە حدودی 2 مانگ فەرمانبەرێکی دەوڵەت کارەکەی بەجێ هێشتە بەبێ ئەوەی کە ڕوونکردنەوەیەک و پاساوێکی بڕواپێهێنەر هەبێ ئەوەی ئێمە ئیشی لەسەرەکەین ئەوەیە کە ئەو ڕێکارانەی کە لە بەردەمانە بە پێی پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەوانە ئەگرینە بەر و ئەم مۆزوعە لە ڕاستیا بە بۆچوونی من مۆزوعی نەوت لە هەرێمی کوردستانە هەم مۆزوعێکی هەم یاساییە هەم سیاسیە و ئێستا ئەم مەلەفەش بە تەحدید مەسەلەی وەزیری سامانە سروشتەکان دیسان هەم بەشێکی پەیوەندیدارە بە لایەنە یاساییەکەیەوە و بەشێکی پەیوەندیدارە بە لایەنی سیاسیەوە. سوپاس دەکەم کە تو دووەرتەگەرم و لای بەڕێز ئەگەر بچینە سۆران لای مامۆستا مەڕوان مامۆستا زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ژمارەیەک پەرلەمانتار سەرقاڵی کۆکردنەوەی واژۆن بۆ لە پرسینەوە لە وەزیری سامانە سروشتیەکان بە بۆچوونیەوە پەرلەمانتاران و پەرلەمانی کوردستان دەتوانن لێپرسینەوە بکەن لەم قۆناغە دوای کاراکردنەوەی پەرلەمان؟ بسم الله الرحمن الرحیم سوپاس بۆ بەڕێست و بەخێراتنی برای بەڕێزم کاک دکتۆر شێرکۆ دەکەم. پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەت بدەمەوە برای عزیزم من لەسەر ئەو ڕوونکردنەوەی حکوومەتی هەرێم کە دەربارەی بوونی کاک ئاشتی هەورامی لە دەرەوە کە عەلەساس خەریکی دانیشتن و قسە و گفتوگۆیە لەگەڵ وڵاتان کە بە تەسەووری من ئەسڵ و ئەساسی نییە چونکە لە دوای ریفراندۆم هیچ وڵاتێک ئامادە نەبووە کە پێشوازی لە هیچ وەفدێکی هەرێمی ئەمە وەزارەتی سامانە سروشتیەکان ڕوونکردنەوەی دابوو مامۆستا ئەو وڵاتانەی کە دراوسەی بەڵێ بەڵام وەزارەتی سامانە سروشتیەکان ڕوونکردنەوەی دابوو باسی لەوە کردبوو کە سەرقاڵی دۆزینەوەی چارەسەر لە ئەزانم مەبەستمەوەی دەڵێم مەبەستم لەسەر قسەی کاک دکتۆر شێرکۆی نییە مەبەستم لەسەر ڕوونکردنەوەی وانە چکە ڕوونکردنەوەی وان وەکو کاک دکتۆر شێرکۆ باسی کرد بەداخەوە دەڵێم ئەو حکوومەتە ینی زۆر تاکو ئێستانەکە ڕاستگۆ نەبوو لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستان و ڕاستیەکانی شاردوونەوە ئەوە شێکی دیکەیە کە خۆڵکردنە چاوی خەڵکە و نایانەوێ بە خەڵک بڵێن کە ئەو پیاوە ڕای کردو و لە هەرێمی کوردستان نەماوە. دەربارەی ڕۆڵی پەرلەمان بەداخەوە دەڵێم ینی پەرلەمانی کوردستان تا سەر ئێسقان بە حیزبی کراوە و ئەجندای حزب جێبەجێ دەکاتن. ئێمە کاک دکتۆر شێرکۆ ئاگادارە ینی پێش داخستنی پەرلەمان و ڕێگرتن لە بەڕێز سەرۆکی پەرلەمان لەلایەن چەند پەرلەمانتارێکەوە یاداشتێک پێشکەش بە سەرۆکایەتی پەرلەمان کرا بۆ هەتا سەرنەوەی متمانە لە ئاشتی هەورامی چونکە ئاشتی هەورامی وەکو برای بەڕێزم کاک دکتۆر باسی کرد خۆی کردبووە کەواسووری بەر لە شکر و خۆی بە هەموو شێوەیە کوانیشان دەداوا وێنا دەکرد کە ئەو داڕێژەری سیاسەتی نەوتە و ئەو منقیضی وەکو بڵێ ڕزگارکەری هەرێمی کوردستانە لەو قەیرانانە بەڵام بەداخەوە دەڵێم ینی ئەو بووەمایی هەموو سەرئێشەیەک بۆ هەرێمی کوردستان هەرچەندە کاک ئاشتی هەورامی کە وەزیری سامانە سروشتیەکانە قەناعەتم وایە جێبەجێکاری بەرنامەیەکە کە لە سەروی خۆی بەرنامەکەی بۆ داڕێژراوە و هیچ شتێکی لەبەردەست نییە وەکو وەزیرێک بتوانێتن ئەمر و نەهی بەدەست بێتن و ئەو سەرۆت و سامانەی ئەو وڵاتە لە بەردەستیوی بێ بەڵکو خەڵکانێکی دەسەڵاتدارتر و خاوەن پێگەیەکی بەرزتر لە سەروی ئەو وڵاتیان بەو ئاقارەگەیان بەڵام ئەوەی کە لەسەر ئەوە بەڕاستی چۆن ئینسانێک دەبێ
ببێتە مایەی وێرانکردنی وڵاتەکەی خۆی وە ببێتە مایەی ئەوەی کە وڵاتەکەی خۆی هەرزان فرۆش بکاتن فی سەبیلی ڕازیکردنی چەند کەسێک و چەند شخصێک. بەڵێ بەس مامۆستاوەکو دکتۆریش لێرە باسی کرد ئێستا باز دەکە کە تەنها ئاشتێورامی بەرپرس نییە لە مەسلەی دۆسیەی نەوتە بەڵکو ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و غاز هەیە کە برا لەم دۆسیەدەن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی و سامانە سروشتەکان و پلاندانان. یعنی بەڵام پرسیارەوەی بۆچی پەرلەمانتاران بۆ نمونە واژۆ لەسەر کۆی ئەنجومەنەکە کۆ ناکەنەوە ئایا تەنها ئەگەر قسەکردن بێت لەسەر ناشفافیت تەنها دەبێت لە پرسیینەوە لە ئاشتێورامی بکرێت؟ خۆی ئەنجومەنەکەش کاک دکتۆر شارەزایە ئەنجومەنەکە شتێکی ڕەمزیە ئەتوانم بڵێم هەر ناوێکە لە هەرێمی کوردستان یعنی کۆمەڵە ناوێکیان دانا و بۆ شارنەوەی یعنی ئەو گەندەڵی و ئەو دزی و بەتاڵانبردنی سەرەت و سامانی ئەو وڵاتە داناکاتی خۆی کاتێکە برای بەڕێزمان وەزیری مالیە بوو لەسەر لستی برادەرانی بزوتنەوەی گۆڕان یعنی وەزیری دارایی بوو یعنی کاتێکە لەو ئەنجومەنەدا بوو کە لێمان دەپرسیەوە هیچ معلوماتێکی لا نەبوو یعنی ئامادە نەبوون کە هیچ معلوماتێکی پێ بڵێن بۆ نمونە حیساب بانقیەکیان پێدا بوو لە تورکیا بچێتن ئەو پارەی کە پارەی نەوتە بێنێتەوە کە دەچێتن دەرێ دەڵێ کاکەوە چەند ساڵە ئەو حیساب بانقیە داخرا و هیچ فلسێکی نەوت نهاتۆتە ئەو حیساب بانقیە لەبەرەوەی بەڕاستی ئەتوانم بڵێم چەند ناوێکیان داناوە چەند شتێکیان دروست کردووە بۆ چەواشەکردنی خەڵکی هەرێمی کوردستان دەنام قەناعەتم وایە مەسەلەی نەوت لە چەند شخصێک تێناپەڕێتن کە ئەوانە بە 50 دەژمێردرێن بە 51 دەست دەژمێردرێن بەڵام لێرانە کێشەکە لەوەیە کە خەڵکی دیکە یعنی بۆتە پەردەپۆشکردنی ئەو بەتاڵانبردنی ئەو نەوتەوە کەیسی نەوت بە تایبەتی لە هەرێمی کوردستان شەفاف نییە و لە بۆ بەرژەوەندی چەند شخصێک تا ئێستانەکە بەکار هاتووە و دوورخستنەوەی ئاشتی هەورامیش چوونە دەرەوەی قەناعەتم وایە زیاتر بۆ ئەوەیە کە بەیانی حکوومەتی فێدرالیت کە داوای بکاتن یانەوەتە سنوورەکان دابخرێن ئەو پیاوە لەبەردەست نەبێت وە نەتواندرێتن بە ئاسانی دەستی پێ بگاتن بۆی کە هەرچی کە ئەو گەندەڵی و بەتاڵانبردنی سەرەت و سامانی ئەو وڵاتەیە ساق بکرێتەوە لەبەرەوە ئەو پیاوە بە زووترین کات ڕەوانەی دەرەوە کراوە و قەناعەتیشم وایە هەر بۆ ئەوەیە کە پەردەپۆشی و گەندەڵیانەی پێ بکرێت. بەڵێ بەس مامۆستا لەسەر ڕۆڵی پارلەمان دەتوانن بە بۆچوونی وێستا کە هەوڵێکەیە بەڵام نەخراوەتە بەرنامەی کاری پارلەمان ئێوە ئەوە بکەن مەسەرەن بێنرێتەوە کوردستان وە لێپرسینەوە بکرێت؟ ئەمن ڕاستگۆ دەبم لەگەڵت ینی پەرلەمانی کوردستان ناتوانێت ئەوە بکاتن لەبەرەوەی کاتێک پەرلەمانی کوردستان دەتوانێت بکرێتن کە فراکسیۆنەکان زیاتر جێبەجێکاری ئەو بەرنامە و ئەو پەیڕەوی نێوخۆی پەرلەمان بن کە ئیشوکارەکانیان دیارە بەڵام هەر کاتێک کە فراکسیۆنەکان جێبەجێکاری پلانی لایەنە سیاسیەکانیان بن کە ئەمڕۆکە لایەنە سیاسیەکان بەداخەوە دەڵێم چونکە وەزیری سامانە سروشتیەکان لەسەر برادەرانی پارتی حیسابە و فراکسیۆنی پارتیش لەگەڵ کۆمەڵە فراکسیۆنێکی دیکە هەماهەنگی و ئیتیفاقیان هەیە حیزبەکانیشان ئیتیفاقیان هەیە لەبەرەوە ناتواندرێتنەوە پیاوەوەکو بڵێ لە ڕێی پەرلەمانەوە بهێنرێتەوە کوردستان بەڵام دەتواندرێتن لەلایەنە سیاسیەکان و بەتابێت ئەمڕۆ کە باسی ئەو حکومەتی کاتی دەکرێتن باسی ئاشتەوایی سیاسی دەکرێت دەتواندرێت لایەنە سیاسیەکان فشار دروستکەن لەسەر پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بۆی کە پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێتن و ئەو وەزیرانەی کە نەکرد وەزیری سامانە سروشتیەکان ئەو وەزیرانە جا هەر وەزیرێک لە هەر لایەنێکی سیاسی بێت تێوەگڵا بێتن لە گەندەڵی و لە بە خراپ بەکارهێنانی دەسەڵات و سەرەت و سامانی ئەو وڵاتە پەرلەمانی کوردستان متمانەی لێ بسەنێتەوە و بانگی بکاتن ئەو کاتێک کە ئەو لایەنە سیاسیان اتفاقیان کرد بەڵێ پەرلەمان دەتوانێت بەڵام لە ئێستانەکەدا قەناعەتم وایە ناخرێتە بەرنامەی کاریش وە کاریشی پێ ناکرێتن و پەرلەمانیش پێی ناکرێت چونکە ئەوانەی کە دەمانەوێت ئەو لێپرسینەوە و پەرلەمان بە ڕۆڵی خۆی هەستێ کەمینەین لە پەرلەمانی کوردستان بەداخەوە. بەڵێ سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەرز کاک دکتۆر بەڕێزی بۆ چون دوایە کە ئێوە بەسەرێست هەڵمەتێکی بۆ کۆکردنەوەی واژۆ بەرهەمی نابێ سەرۆکاتی پەرلەمان دەیخاتە دانیشتنی پەرلەمانەوە دەتوانرێت بکرێت خۆی با بڵین لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە لە پرسیینەوەی غیابیتیان نییە
لە ڕاستە پرسیینەوەی غیابی بەڵێ ڕێکارەکانی لێسپرسینەوە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە دیاری کراوە دوجار پەرلەمانتاریش دەبێت ملزەمێ بە پەیڕەوی ناوخۆ تۆ ئیشکارەکانی تۆ ناو پەرلەمانی کوردستانە پێی پەیڕەوی ناوخۆ ڕابڕێەوە تۆ یەکەم جار پرسیارە نێری لە ماوەی 15 ڕۆژە پێویستە وەڵام بدرێتەوە ئەگەر وەڵام نەدرایتەوە یاخود وەڵام درایتەوە وەڵامەکە بڕاپێهێنەر نەبوو ئەو کاتە تۆ ئەیگۆڕیت بۆ پرساندن واتە ئیستیجواب ئیستیجوابیش پێویستی بەوە هەیە کە 76 پەرلەمانتار بە بەڵێ دەنگ بدەن بۆ لێسەندنەوەی متمانە لە سەرۆکی وەزیران بێ جێگرەکەی بێ کابینەکە بێ یان هەر ئەندامێکی ئەنجومنی وەزیران بێ وەکو مامۆستا مەروانیش باسی کرد بەداخەوە لە واقعی یاسای هەرێمی کوردستانە و لە واقعی یاسای کارکردنی پەرلەمانی کوردستانە من بۆ خۆم گەشتبین نیم بەوەی کە لە ڕاستیە 76 کەس کۆ بێتەوە گەشتبینی لەوەی کە سەرۆکایەتی پەرلەمانی ئێستا نەتوانێت بیخاتە بەرنای خاتە بەرنامەکارەوە سەرۆکاتی پەرلەمان ملزەمە بێ بەوەی کە ئەوانەی کە ئەو بابەتانی کە پێشکەش دەکرێت بیخاتە بەرنامی کارەوە ئەگەر هاتوو نەخستە بەرنامی کارەوە ئەوە ئەو پەرلەمانتارانەی کە باڵین یاداشتەکە پێشکەشەکان یاخود ئەو پەرلەمانتاری کە حواڵەی وەزیریەکە بۆ ئیستیجواب یا ئەنجومەنی وەزیرانەکە بۆ ئیستیجواب پرساندنیش پێویستە تاک بێت یەکە ئەوە توانێت قسە بکە پێڕەوی ناوخۆ لە ناو پەرلەمانی کوردستانە ینی زەخە دروستکە فشار دروستکە بۆیە بەڵام ئەسلی کێشەکە ئەوەیە ئایا ئەم زمینەیە هەیە لە ناو پەرلەمانی کوردستانە ینی ئەو هەژمونە حیزبیەی کە بە تایبەتی لە دوای 25 نۆوە کە پەرلەمان دەستی بە ئیشوکارەکانی کردێتەوە ئەو هەژمونە حیزبیە ڕێگە ئەدا ئێستا متمانە لە وەزیرێک بسەرێتەوە ڕێگە دەدە و زمینە هەیە بە بڕای من ئەو زمینەیە نیە بەداخۆ لە ڕابردوش ئەو زمینەیە نەبووە یعنی تۆ بێنە لە بەرچاوی خۆ بە درێژایی ئیشوکاری پەرلەمانی کوردستان نەتوانراوە متمانە لە هیچ وەزیرێک لە هیچ حکوومەتێ لە هیچ کابینێ بسەنێتەوە ئەمە بەش دوو بەشە بەشێکی یاساییە کە پەیوەندیدارە بە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان یاسایەکە چیە مەسەنگفتە یاسایەکە یاسایەکە ئەوەیە کە بۆ لێسەندنەوەی متمانە پێویستت بە دەنگی 76 پەرلەمانتارە ئەمە لە ڕاستیە ڕێژەیەکی زۆرە ینی بۆ نمونە تۆ سەیری تەناقوزێکەیە لە مەسەلەکە وەختێک کابینە متمانە وەرەگرێ وەختێ وەزیری ئەبێ بە وەزیر بە زۆرینەی با بڵین 56 زایدنیەکە بەڵام وەختی ئەتەوێ متمانی لێ بسەنیتەوە ئەبێ بە دوو لەسەر سێ ینی ئەمە بۆ خۆی گرفتێکی گەورەیە هەر بۆیە ئێمە لەم خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە یەکێک لەو شتانەی کە کردمان بریتی بوو لە دەستبردن بۆ هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بەو ئاراستەیی کە ڕۆڵی چاودێری پەرلەمانی کوردستان زۆر بەهێزکە ئەو دەستمان کرد بە مناقەشەی پەیڕەوەکە بۆ هەموارەکە چەند مادەیەکشمان لێ هەموار کردبەوە بەڵام مەسەلەی 12 ئۆکتۆبەر و داخستنی پەرلەمانی کوردستانی بەسەرا هاو پێش ئەوەش ئێمە لە بە دیاریکراوی لە ڕۆژی 2015 چەند ڕۆژە پێش داخستنی پەرلەمان ئەو کاتە کە لە دوای 23 حوزەیرانەوە ململانەکان تون ببوونەوە لە هەرێمی کوردستانە و حکوومەت ڕێگای نەئەدا وەزیرەکان بێن بۆ پەرلەمانی کوردستان ئێمە چەند پەرلەمانتارێک ئەوەمان کرد پرۆژە بڕیارێکمان گەڵاڵە کرد کە لەسەر ئەوەی کە چۆن وا بکەین لێپرسینەوەی غیابی هەبێ لە پەرلەمانی کوردستانە کابینەکە سەرۆکی حکوومەت یان وەزیرێک دوای ئەوەی کە دوو جار بان کرێ کە نەهاو چۆنتە لە ڕووی یاساوێستە ناتوان لێپرسینەوە لە کەسێک کە لە دەروی وڵاتە ینی مەسلەی ئەوەی کە لێپرسینەوە بەڵە پێویستە حزوری هەبێت چکە تۆ وەختێک کەسێک بانەکەیتە بێتە ناو پەرلەمانی کوردستان سیاسەکەی شکالە یاسایەکە چێکە بەڕێزوو شکالی یاساییشی هەیە ئەم پرسە زیاتر یاسایەکە من بەسم لەوە بوو و میکانیزمێکیش نییە تۆ ئەمە چۆن ناچارەکەی ئیهێنیتەوە لە ڕاستیە وایە بۆیە ئەوەی کە مەسەل یاساییەکە ڕەنگە ئێمە لە ئێستادا ئەگەر ئەم هەنگاوانە با بڵین بەرهەمی نەبوو ڕێگا ببرێ بۆ با بڵین بۆ پۆلیسی ئەنتەرپۆل ڕێگا ببرێت بۆ محکەمەی ئیتیحادی و بۆ زۆر ناوەندی تر کە دەتوان نەمە بکەن وەکو پەرلەمانتارنەوە داوا لە ڕاستیە ئینسان وەختێک کە لە کارێکا بوو پێویستە پەنا بۆ هەموو بابەتێک بەرێ کە بە تایبەتی ئەو بابەتانە ڕەوان و بۆ دیفاع لە قەزەیەکی ڕەوا کە قەزەی میلەتەکەیە خەڵک بپرسێ بۆ نمونە بەڕێز دەڵێ ڕەنگە پۆلیسی ئینتەرپۆل چارەسەر بیان دادگای فیدراڵی بەڵام خۆی ئەندامانی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوتوغاز سەرۆک و جێگەرەکە لێن بۆ ئێوە لێپرسینەوە لەگەڵاوانە ناکەن ئەگەر قەرارە لێپرسینەوە بکرێت لە دووسێنێتە یە مەسەلەوەش دیوە سیاسێکەشی ڕووکە مامۆستا مەروانیش باسی کرد لە ڕاستی ئەمە پەیوەندیدارە بە حیزبەکانیشەوە پەیوەندیدارە بە میدیاوە بە ڕای گشتیەوە چون ئەم قەزەیەکە ینی قەزەیەکە پەیوەندیدارە بە هەموو خەڵکی کوردستانەوە ینی مەسەلەی داهاتی نەوت کە
حدودی 1995 زیاتری داهاتی هەرێمی کوردستان پێک دێنێت و ئێستا ئەوەیە کە قەیرانە قوڵەکەی دروست کردووە هەم لە هەرێمی کوردستانە هەم لە مەسلەی مفاوەزاتی بینی حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادیە بۆ مەسلەی ئەنجومەنی هەرێمی بارونەتی و گازیش لە ڕاستیە ئێمە چ لە ڕابردووە و چ لە ئێستاشە ئەمە هەردەکەین لە ڕابردووشە ئێمە جیال لە وەزیری سامانە سروشتەکان ئەنجومەنی هەرێمیمان بانکرۆ بۆ ناو پەرلەمانی کوردستان و لەسەر ئەم بابەتانە چەندین سعات مناقەشە و گفتوگویان لەگەڵا کراوە و لە ئێستاشە بێگومان دەست بۆ ئەمەش دەبرێت ئەوە نییە ینی من وەکو لە سەرتاشا وتم ڕاستە وەزیری سامانە سروشتەکان لە واجیهایە و وەزیری سامانە سروشتەکان خۆی ینی بەدەمی خۆی قسەی لەسەرەوە کردووە کە ئەم با بڵین ئەوەڵ و ئەخیرە لە مەسەلی ئەم ئەقدانە و لە مەسەلەی فرۆشتنی نەوتوانە بەڵام ئەم مەوزوعە دیسانێڵێمەوە هەم پەیوەندیدار نییە بە ئەوە بەتەنها و ئەم با بڵین لەسەر و خۆیەوە کۆمەڵە پرۆگرامە هەیە جێبەجێیەکە بە تایبەتی بەشێکی پەیوەندیدارە بە ئەنجومەنی هەرێمی بۆکاری بارینێت و گازەوە و بەشێکشی پەیوەنددارە بە تەحدید بە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە خۆیان بە بەردەوام باسیەوەکەن کە ئەوان ئاگایان لە داهاتی نەوتە ئاگایان لە پارەی نەوتە ئاگایان لە وەرگرتنی شیرینیە و ئەمان شانازی بەوەکەن کە با بڵین توانیوانە نەوت لە هەرێمی کوردستانە بەرهەم بێن و ئینتاجیکەن و من ئەمە وەک ئەوەش بڵێم کە دیسان مەسەلەکە دیوێکی سیاسیە لە یەکێک لە سەردانەکانی وەزیری سامانە سروشتەکانە بۆ لای ڕێخەری کۆچکردووی زوتنەوەی گۆڕان یادی بەخێر کاگنەوشیوان باسی ئەوەی کردبوو وەزیری سامانە سروشتەکان وتوی ئێوە نەتانتوانیوە بە چەک دەوڵەتی کوردی دروستکەن ئێمە بەدەوم دروستیەکەین ئەو دەوڵەتە کوردی کردبوو بەڵێ قسەی کردووە بەڵام ئەوەی کە بینیمان نەک نەیانتوانین دەوڵەتی کوردستان دروستکەن بەڵکو لە ئەنجامی ئەوە 150 خاچی کوردستانیان لە دەستدا بۆی مۆزوعەکە هەم یاساییە هەم سیاسی باس دەکەم مامۆستاگەر بگەرم لای بەڕێز وتە ڕەنگەرم بارودۆخەدا زمینی لەبار نەبێت لە پەرلەمان بۆی کە لە پرسیۆنەوە وەزیری سامانە سروشتیەکان و ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوت و غاز بکرێت ئەی چارەسەر چییە بۆ نمونە کە ڕێگان ئەدرێ بە پەرلەمان بە دیوانی چاودێری دارایی بەرەستەی سپاکی چارەسەر چییە بۆ شەفافکردنی دۆسیەی نەوت وڵی دەخۆی چارەسەرەکە دیارە جارێ ئەوانەی کە تێوەگلاون لە مەسلەی نەوت و ناشەفافی نەوت و بەتاڵانبردننی سەرەت و سامانی ئەو وڵاتە لە کوردستانن ئەنی نە لە ئەوروپان و نەچوونە دەرەوە و ئەمڕۆ هەموو کەس دەزانێتن ینی بەبێەوەی کە ناوهێنانی هیچ کەسێک ئەوانەی کە وڵاتیان تاڵان کردووە و سەرەت و سامانی وڵاتیان تەخشان و پەخشان پێ کردووە لە واجیهە و لە سەداڕەی ئەو حکومەتەدان ینی لە کەس نکۆڵی لەوەی ناکاتن بەڵام کێشەکە لێرانە ئەوەیە کە ئێمە وەکو پەرلەمانتار وەکو حزبیش ینی ئەو سوڵتە و دەسەڵاتەمان لە بەردەستدانیە کە لە ڕووی سیاسیەوە بێ لە ڕووی عسکەریەوە بێ لە ڕووی زۆرینەوە بێ لە ناو پەرلەمانی کوردستان بۆی کە ئەوانەی کە تێوەگلاون لەو گەندەڵیە و سەرەت و سامانی وڵاتیان بردۆ پەلچێش بکرێن بۆ دادگاکان و دادگا لێپرسینەوەیان لەگەڵ بکاتن ینی بەداخەوە دەڵێم ینی ئەوانەی کە وڵاتیان بەو ئاقارە گەیاندووە تا ئەمڕۆژ ئەمانە دەسەڵاتدارن و هێزی سەربازیان لە بەردەستە و ئەوان خاوەن بڕیارن و ئەوان قسە دەکەن لەو بابەتانە لەبەرەوەش قەناعەتمان وایە ئەوەی کە دڵمان پێی خۆش بێتن ئەو بڕیارەی کە دراوە ئەو لیژنەی کە دێتن لە بۆ لێپرسینەوە لە بەتاڵانبردننی سەرەت و سامانی عێراق و خوازیارم کە هەرێمی کوردستانیش بگرێتەوە ینی ئەوانەی کە سەرەت و سامانی وڵاتیان بردووە گەندەڵیان کردووە ئەوانە ڕوبەڕووی لێپرسینەوە بکرێنەوە ئەو پارەی کە لە وڵاتانیان داناوە بلۆچیان کردووە لە سەرێکیان داناوە بگەڕێندرێتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و ئەو بڕیارەی کە دوێنێکە دەرچوو لەلایەن حکومەتی فێدرالیەوە بۆ جێڕانەوەی مڵک و ماڵی ئەو خەڵکی هەرێمی کوردستانەوەی کە مڵکی حکومەت بۆ دەستی بەسەرداگیراوە یعنی قەناعەتم وایە زیاتر بەرە ئەو قۆناغە دەڕۆین چونکە ئەگەر بەتەمای پەرلەمانی کوردستان بین بۆ ئەوەی کە لێپرسینەوە لە گەندەڵکاران بکات و لە ئەوانە بکات کە وڵاتیان بەو ئاقارە بردووە قەناعەتم وایە ئەو ئومێدە و ئەواتە دەبێت دەبنگەڵ
بەڵێ ئێوە پێشوازی لەم لیژنێ دەکەن حکوومەتی عراقی پێکێناوە کە لێکۆڵینەوە لە مەسلەی دۆسی نەوت و بنەدەرەوەی پارەی نەوت و گەندەڵەکانی نەوتکایەوە پێشوازی لەم پرۆژەیە دەکەن کە لە کوردستان جێبەجێ بکرێت. ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی پێشوازی لە هەموو لیژنەیەک دەکەین ئەگەر لە ئەو پەڕی دنیاوە بێتن بۆ بنەبڕکردنی گەندەڵی بۆ دژایەتیکردنی گەندەڵکاران بۆ جێڕانەوەی سەرەت و سامانی ئەو وڵاتە بۆ ئەو خەڵکە چونکە برا عزیزەکەی خۆم ئەو وڵاتی ئێمە فەقیر نییە ئەو وڵاتی ئێمە پارەی هەیە ئیمکانیاتی هەیە ئەو وڵاتی ئێمە وڵاتێک توانم بڵێم لە زۆری لەو وڵاتە عەرەبیانەی کە لە خۆشترین ژیاندا دەژین هاوڵاتیانیان لە خۆشترین ژیاندا دەژین و لە خۆشترین گوزەراندا دەژین وڵاتەکەی ئێمە کوردستانەکەی ئێمە زۆر لەوان بە خێر و بێرتر و بەداهاترە بەڵام بەداخەوە دەڵێم وڵاتەکەی ئێمە کۆمەڵە مافیایە کۆمەڵە خەڵکێکی لە خوانەترس کۆمەڵە خەڵکێکە یعنی چاویان تێر نابێ کۆمەڵە خەڵکێکی دەستی بەسەری داگرتووە دەنا معقول نییە عەزیزەکەی خۆم لە خلالی 26 ساڵ حکومڕانیدا ئەو وڵاتەی تۆ لە هەموو سەکتەرەکاندا بەرەو دواوە گەڕابێتەوە یعنی بە شوێن دەرەی هەڵبڵی مەدحی کوێ دەکەی یعنی شتێکم پێ بڵێ کاکە وەڵا ئێوە مەدحی ئەو جانبەی بکەن معقولە مثلا ئەمڕۆ کە تۆ لەسەر بەحری نەوتی چاوەڕێ بکەی کە عەبادی بەرمیلە نەوت بۆ هاوڵاتیەکانت بنێرێتن لەسەر شاشەی کەناڵەکانت هاوڵاتیانی کوڕ بڵێن سوپاس و دەستخۆشی لە عەبادی دەکەین بەرمیلە نەوتێکی بۆ ناردووی بە کارەباکەی هەڵبڵێ بە ئاوەکەی هەڵبڵێ بە جادەوبانەکەی هەڵبڵێ بەچی هەڵبڵێ بە نەخۆشخانەکانی هەڵدەڵێ بە دکتۆر ینی بەداخەوە دەڵێم ینی ئەو وڵاتیان وا لێ کردووە هەموو خەڵکیان فێری قۆڵبڕین کردووە هەموو خەڵکیان فێری خیانەت کردووە هەموو خەڵکیان فێری دزی کردووە هەموو خەڵکیان فێری ڕەشوە خواردن کردووە خەڵکیان فێریەوە کردووە لە هەر شوێنێک بووی دڵسۆزی پیشان نەدەی بەرامبەر بە هاوڵاتیانت چێ زیاتر بتوانێت زووتر خۆی دەوڵەمەند کات و ڤێلە دروست کاتووە بۆ خۆی پاوە یعنی وەکو بڵێ ئەو پلە و پایە و پۆستەی کە بە خەڵکی دەدرێ دەڵێکاکە پیاوە و پیاوە زووتر خۆی پێ دەوڵەمەند کاتن کەی وڵاتە ئەوە لەبەرەوە بەڕاستی شتێکیان نەکردو ئەوانەکە یعنی خەڵک دڵسۆز بێ خەڵک یعنی خۆی بە قوربانی خەڵکەکەی خۆی بکات و خۆی ببێتە قوربانی خەڵکەکەی سراحەت بکات بەڵێ زۆر باشە مامۆستا بەس بۆ گۆڕانکاری مەسەلەن بۆ شەفافیت لە نەوت ئاشکراکردنی مەسەلەن داهاتی نەوت خەڵکی کوردستان چاوەڕێی پەرلەمانی کوردستان و دەستەی دەسپاکی و دیوانی چاودێری دارایی نەبێ بۆ ئەم پرسە لە ئێستاە کاکە خەڵکی کوردستان نابێت چاوەڕێی پەرلەمان و چاوەڕێی ئەو بەزم و ڕزمێ بکە خەڵکی کوردستان چی هەڵبژاردووە ئەمن لەگەڵ ڕێزم خەڵک تەسحیەی دا و خەڵک ماندوو بووە بەڵام ئێستا برادەران کاکە مەقسەیان لەگەڵ کەندەڵە کاکەوە باسی خەڵکی کوردستان بۆ دەکەن ئێمە زۆری نین ڕاستی شەکەن کاکە داماننا لە ئەوەندە کورسێ کاکە با 10 کورسی تەزویر بێ هەر زۆری نەیان هێناوە کەواتە دیارە ئەو خەڵکە بەو شێوازە حکومڕانی ڕازیە یعنی خەڵک بەڕاستی دەبێت خەڵک بڕیار بدا خەڵک ئەو کاتەی دەتوانێت گلەی لە ئێمەی پەرلەمانتار کاکە زۆری نەبووین لە پەرلەمانی کوردستان هەر کاتێکە ئەو خەڵکە زۆرینەی متمانەی بە ئەو لایەنانەدا کە تا کوێستانەکە دژی گەندەڵ و دژی قۆڕخکاری و دژی بە تاڵانبردنی سەرەت و سامانی ئەو وڵاتە ڕاوەستاون هەر کاتێکی زۆری نەبووین لە پەرلەمانی کوردستان ئەو کاتێگەر موقیفمان نەبوو هەڵوێستمان نەبوو ئەسڵەن نایەڵین ئەو زۆرە کەسانە بێنە پەرلەمان و متمانەیان پێ بدرێتن ئەو کاتەی دەتوانن گلەیمان لێ بکەنەوە بڵێن کاکەوە خاوەنی قسەی خۆتان نەبوون بەڵام ئەمە بە قەدەر 6 کورسەکەی خۆمان و برادەرانی گۆڕان بە قەدەر 24 کورسەکەی ینی موقیفی خۆمان دەبێت و بەڵام ئێمە هەر قسە دەردەچێ چونکە هەردووکمان ئەکەینە 30 کورسی ئەو 30 کورسیە ناتوانێتن گۆڕانکاری بکاتن لە سیاسەتی نەوتی و گاز لە هەرێمی کوردستان و ناتوانێتن لێپرسینەوە لەو گەندەڵکارانە بکاتن کە وڵاتیان بەو ئاقارەدا بردووە. بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر ناوبڕێکمانی دوای ناوبڕێک دەگرم بۆ لای بەڕێز بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بینە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە بەفیت نییە ئاخر بەفیت نییە ئێستا لە بازاڕەکاندا برنجی مەحموود نەماوە ناوبانگەکەی لە دەستداوە بەفیت نییە بەفیت نییە شێفوریا کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بوژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاکتۆرەکە بگەڕێم بۆ لای بەڕێزت بۆ مەسلەی شەفافکردنی سەرچاوەکانی داهات مامۆستا بێ ئومێد بوو لەوەی کە کوردستان بۆ پەرلەمانی کوردستان دیوانی چاودێری دارایی دەستەی سپاکی گۆڕانکاری بکات بەڕێشت بێ ئومێد یاخۆت دەرچێکەیە لە کوردستان بۆ شەفافکردن و لێپرسیەوە لە جدی لەگەڵەوانەی کە لە دۆسی نێوتا بەشدارن بەڵێ وەڵا هاوڕام لەگەڵ مامۆستا مەروانە بەڵامی تر خۆ ئێمە بە نەتیجە دەبێ بەردەوام بین و هەموو ئەو میکانیزمانی کە هەیە بیگرینە بەر ئەوەی کە لە هەرێمی کوردستانە زۆر کێشە گەورەکەیە هەژمونی حیزبیە ینی مەسلەی هەژمونی حیزبی تایبەتی پارتی وێشێتی هەڵبەتە چکە ئەوان لە چەند ساڵی ڕابردووە بە ئێستاشەوە لە ترۆپشی حکومڕانی لە هەرێمی کوردستانە وەستاون و ئەم مەسلەی نەوت و بابەتەکانی تری دارایی هەمووی لە بەندەستی ئەوان نبووە ئەم هەژمونە حیزبیە وای کردووە کە ئینسان بێئومێد بێت لەوەی کە ئەم موئەسسەسانە لە هەرێمی کوردستانە نەتوان ڕۆڵی خۆیان بینیستە بۆ نمونە لە چەند ساڵی ڕابردووە ئەو کاتێک کە بارزانی لە پۆستی سەرۆکاتی هەرێما بوو چ لە ماوەی یاساییە چ لە ماوەی نایاساییە بینی بەردەوام لیژنە دروستەکرا ئەنی بۆ نمونە لەسەر وەزارەتی پێشمەرگە لەسەر مەسایلی دەرمان لەسەر مەسایلی زیادەڕۆیی و ئەوانە بەڵام تایسە نەمانزانی ئەنجامی ئەم لیژنانە بەکوێ گەشتووە ینی بۆ نمونە خۆ ڕەنگە هیچ گومانم نییە لەوەی کە چ لە دەستەی دەستپاچی چ لە دیوانی چاودێری دارایی چ لە شوێنەکانی تر داواکاری گشتی خەڵکانی زۆر دڵسۆز هەن خەڵکانێکن دەیانەوێت بە فیعلی هەرکومە هەمەکانی خۆیان جێبەجێ بکەنەوە دەیانەوێت بەشدارێکی سەرەکی بن لە مەسلەی مکافەحەکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستان و دیفاعکردن لە ئەوەی کە مڵک و ماڵی گشتی و داهاتی خەڵکی کوردستان بە هەدەر نەدرێتوانە بەڵام ئەمەی کە لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ هەژمونە حیزبیەکەیە و ئەم ئەقڵیەتە
نقل بووە بۆ ناو زۆرێک لە مؤسساتەکان و بە تایبەتی لە ئێستاشدا ئەگەر قسە لەسەر پەرلەمانی کوردستانکەین ئەبینیت ئەو زۆرینەیەک هەیە، ینی ئەم زۆرینەیە ڕەنگە بە قازانجی سیاسەتی پارتی وێچێتی ئەشکێتەوە، بەڵام من با بڵین ئەرچی ئێمەمانانەوە ئەرچی هەمومانەوەیە کە بەردەوام لۆبی بکەین لەناو ئەم زۆرینەیە، یعنی بە تایبەتی لەناو ئەو فراکسیۆنانەی کە هەم هەردوو فراکسیۆنی پارتی وێچێتی کە زۆرینەی هەرە زۆری حکومڕانەکە لای ئەوانە و مەلەفە ئەساسەکانی داهات و نەوتیش لای ئەوانە ئەبێ بە دەوری خۆمان لۆبی بکەین و قەناعەت دروست بکەین لە ناو پەرلەمانتارانە کە پەرلەمانی هەرێمی کوردستان دەبێت ئەرکە ڕقابی و با بڵین تەشریعەکانی خۆی بە تایبەتی ئەرکە ڕقابەکەی لە ئێستادا جێبەجێ بکە دوور لەوەی کە حیزبێک یا چەند حیزبێک یا کۆمەڵە کەسانێک لە دەرەوە ئەیانەوێت هەژمونی خۆیان و ئەجەندای خۆیانی بەسەرا زۆر باش. ئەوی مامۆستا باسی کە دەولیژنەی کە ئێستا سەرۆک وەزیرانی عێراق پێکی هێناوە بۆ مەسەلەی لێکۆڵین لە دۆسی نەوت لە بنەدەرەوەی پارە دزراوەکانی عێراق، پێتان وایە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە یاخود دەتوانرێت چی بکرێت بۆی کەرێمی کوردستانیش بگرێتەوە پرسە؟ ئێستا هەر ئەو کەسانەی کە لە حکوومەتی هەرێمی کوردستانان واوانەی کە پێشتر با بڵێن ڕفراندۆمیان ئەنجامداوە بەو کوردستانیان بەم شکستە گەورەگەیان خۆیان پێشوازی لە هەموو هەنگاوەکانی محکەمە ئیتیحادیەکەنەوە بینیمان لە ڕۆژوازی لەم هەنگاوەش دەکەن بەوە چوونیەوە هەنگاوی لێکۆڵینەوە لە پارەی نەوت لە ڕاستیەوە عیبەیەکی گەورەیە ئەگەر ئەمان تەنها لەما خۆیان بوێرن لەوەی کە ئێستا پێشوازیان لێ نەکردووە وایە لەبەرەوەی بێگومان خۆیان نەزان ئەگەر پێشوازی لە بڕیارێکی وا بکەن چارەنووسەکەیان بەرەوکوێ چیە، بەڵام ئەمە بابەتێکە درەنگ یازوو هەر دەبێت جێبەجێ بێ. ئەم بابەت تۆ چۆن چاوەڕێی ئەوەی کە لە بەغداوە بەشە بوو جێ بۆ بێ، چۆن چاوەڕێی ئەوەی کە لە بەغداوە نەوتێ بۆ بێ، ئەبێ بە هەمان ئەو ئەندازەیەش چاوەڕوانی ئەوە بی و ئامادەشبی بۆ ئەوەی کە لە بەغداوە هەم دیوانی چاودێری دارایی هەمیش ئەو لیژنانەی کە دروستەکرێن بۆ مکافەحەکردنی گەندەڵی بێن و لێرە هاوشانی دەستگاکانی تری هەرێمی کوردستان کە هەڵبەتە لە هەرێمی کوردستانیش هەم دیوانی چاودێری دارایی هەم دەسەی نەزاها هەم شوێنەکانی ترکە من ڕێز و تەقدیرێکی تایبەتیم هەیە بۆیان دەبێت لە تەنیش ئەمانیشەوە ئەوەش بێت و بەڵێ بەیەکەوە هەماهەنگی بکەن لە بژارچوونە و مکافەحکردنی گەندەڵی لە هەرێمی کوردستانە و ناکرێت ینی ئەم جۆرە لە ئیزدیواجێتی سیاستکردن هەرێمی کوردستانی بە ئێستا گەیاندووە بە بڕوای من ناتوانرێت تا سەر بەم جۆرە لە ئیزدیواجیە سیاست کرێت تۆ کامانە لە قازانجی خۆت بوو بڵێ من ئەمایان جێبەجێەکەم کامانیان کرد لە قازانجی شخصی حیزبی نەبوو بڵێ من جێبەجێ ناکەم و پێم وایە سەردەمی ئەم جۆرە لە سیاستکردنی کۆتایی پێاتوە دەبێت هاوشانی ئەوە لە هەرێمی کوردستانیشە ئەمانە جێبەجێ کرێت و ئێمە لە ڕاستیە هێزێکین هەر لە سەرتاوە بۆ ئەو دروست بووین کە دژایەتی گەندەڵی بکەین کە عەدالەتی کۆمەڵایەتی بینەکایەوە بە پشتیوانی ئەو خەڵکو و ئەو فراکسیۆن و ئەو پەرلەمانتار و ئەو هێزانەی ترکە لە بەرنامەی سیاسیە لەگەڵمانە یەکەگرنەوە لەو شوێنەی کە پەیوەندیدارە بە مەسەلەی مکافەحەکردنی گەندەڵی و بنیادنانی سیستەمێکی دیموکراتی پەرلەمانی لە هەرێمی کوردستانە بۆیە ئێمە پێمان وایە دەبێت ئەمە لە هەرێمی کوردستانە کاری خۆی بکات و بەڵام بێگومان مؤسساتەکانی هەرێمی کوردستانیش دەبێ هاوشانی ئەوە لەگەڵ ئەوانە ڕۆڵی خۆیان بینن ناکرێت با بڵین بن بە بەدیل بۆ ئەمانەی ئێرە و ئەمانەی ئێرەش دەبێت لە ژێر چنجی ئەم هەژمونە حیزبیە بهێنە دەرەوە و ئێمە لەو ڕۆوە لە پەرلەمان بەردەوامە بین لەگەڵ هاوڕێکان دەکەم. مامۆستاگە بگەرم لای بەڕێزت ئەوەی کەم هەوڵی کە پێشتر بەڕێزشی باسەکەت کە عێراقەیە بۆ لێکۆڵینەوە لە دۆسیەی نەوت و بردنە دەرەوەی پارە پێت وایە دەبێت چی بکرێت بە تایبەتی نوێنەرانی کورد لە بەغدا کە ئەم پرۆسە چاکسازیە هەرێمی کوردستانیش بگرێتەوە؟ خۆیمە لە ڕابردوشدا کاکە حەچیمی بەڕێز پێشەوەی کە پەرلەمانیش پەک بخرێتن لەگەڵ نوێنەرانمان لە بەغدا بەڕاستی کارمان لەسەرەوەی دەکرد کە چکێمە بێئومێد بووین کە بتوانین سنوورێک بۆ ئەو گەندەڵکارانە دابدرێتن لە هەرێمی کوردستان ئیش لەسەرەوە بکرێتن لە ڕێگای
نەتەوە یەکگرتووەکان و لە ڕێگای دام و دەستگا معنیەکانی حکومەتی فێدرالی کە مەتاکو ئێستانە کە سەر بێ عراقین ینی ئەعلانی دەوڵەتی کوردیمان نەکردووە بۆی کەس مزایدەی کوردایەتیمان بەسەر نەکاتن لەسەرەوەی کە سنوورێک دابدرێتن بۆ ئەو بەتاڵانبردنی سەرەت و سامانی ئەو وڵاتە زۆر جارێمە گوێبیستەوە بووین کە عەبادی لە ڕاگەیاندنەکان و لە کۆنگرە ڕۆژنامەوەکانیەکانی خۆیدا زۆر ڕاشکاوانە دەیگوت هەرێمی کوردستان داوای لە سەتا حەفدەمان لێ دەکات و بۆ خۆشیان سەرەت و سامانی ئەو وڵاتە دەدەزن و تاڵانیان کردووە لەبەرەوە ئێمە پشتگیری لە هەموو هەنگاوێک دەکەین و تەشجیعی هەموو هەنگاوێک دەکەین بۆ ئەوەی کە بەڕاستی ئەو گەندەڵکارانەی کە لە هەرێمی کوردستان هەن ئەوانیش شمولی ئەو لێپرسینەوە و ئەو بەدواداچوون و حتا دەستگیرکردن و لادان لەسەر ئیش و کارەکانیان دەکەین لەبەرەوەی بەڕاستی ئێمە هەر کەسێک لە هەر پۆستێکدا دەستی بردە بێتن بۆ سەرەت و سامانی ئەو وڵاتە و تێوەگلا بێتن لە بەهەدەردانی سەرەت و سامانی ئەو وڵاتە بە گەورەترین خائینی دەزانین بەرامبەر بە نەتەوە و بەرامبەر بە میلەتی خۆی لەبەرەوەی بەڕاستی ئێمە ئەو میلەتەی ئێمە قوربانی داوە تەسحیەی داوە و ئەو میلەتەی ئێمە شایستەی هەموو خزمەتکردنێکە و بەڕاستی قەناعەتیشم وایە ئەوەی کە یعنی لەو وڵاتی ئێمەدا تا ئێستانە کە گوزەراوە ئاوە پاشاگەردانیەکیان دروست کردو بەو شێوەیان بۆ نازێتە سەر لەبەرەوەی بەخۆمان دەبینینەوە بۆ 2 مانگ دەڕواتن ئەو حکومەتەی ئێمە نەیتوانی وە ڕوبع موچەیەک بداتە هەرێمی کوردستان بەڵێ زۆر باشە ماوەسانێکی ئابووری ترسناک ڕووی لە هەرێمی کوردستان کردووە حکومەتی مەرکەزی موچە بۆ خەڵکی هەرێمی کوردستان دابینکە قەناعەتم وایە ئەو خەڵکە زیاتر بەگشت گەندەڵکاراندا دەچێتەوە و دەکەونە ژێر پرسیاری جددی بەرامبەر بە خەڵک و وڵاتی خۆمان و بەرامبەر بە ئەو جیلەی کە ڕەحمیان پێ ناکات بەڵێ بەڕێز باس لەو کرد کێوە دژی گەندەڵکاران بەڵام بۆ نمونە لە دوێنێ ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی باسی لەو کردووە کێوە وەک کۆمەڵ و گۆڕان دەتانەوێت ئەزمموی هەرێمی کوردستان تێک بدەن واللهی ئەوە جارێ ئەو برادەرە لەو پێگەیدا ئینسان هەڕەتی بداتەوە چکە لە ناو پارتی دموکراتی کوردستان ئەوانەی کە قسە ڕۆیشتون و ئەوانەی کە قسەیان جێی اعتیبارە دیارن لەبەرم پێم خۆشنی هەر باسی بکەم بۆی کە هەموو جارە دەڵێ کەسێک کە هیچی ئەوە نەبوو دەچوو شتی پیسی لە ناو قۆتەڵەی ئاشی دەکردەوە مەسەلێکی کوردەواریە ئەوە ئینسان ڕەبی داتەوە لەبەرەوەی پەرێزی کۆمەڵ دیارە و پەرێزی برادرانی گۆڕانیش دیارە تاکو ئێستانەکە ئێمە دوو لایەنی سیاسی بووینە تا و لەحزەیە زۆر ڕاشکاوانە دژی هەموو گەندەڵکاریەک بووین دژی هەموو قۆڕەکاریەک بووین و دژی ئەوە بووین کە سەروەت و سامان و هێز بەکار بهێنرێن بۆ چاواشەکردنی خەڵکی هەرێمی کوردستان و بۆ کڕینی دەنجی خەڵکی هەرێمی کوردستان چکۆمان لە یاد نەچێتن ینی لە هەڵبژاردنەکاندا لە هەموو هەڵبژاردنەکان کە لە هەرێمی کوردستان کراوە هەڕەشەیان لە موچەخۆران کردو گە دەنگمان پێ نەدەن موچەتان دەبڕین لەبەرەوەی دەزانین دەنگ بەچێ دەدەن یعنی ئەو هەموو خانەنشینەی کە بە گەندەڵی کراوە ئەو هەموو ینی پلەبەرزەی کە دانراوە ئەو هەموو ڕوتبەی کە تەوزیع کراوە قەناعەت بکە لەو وڵاتەی ئێمە لەو هەرێمەی ئێمە ئەو هەموو ڕوتبە سەربازی هەیە قەناعەت ومان لە ئەمریکانە بێتن ینی لەو وڵاتە زلهێزە کەوڕۆکە ینی بەخۆت دەزانی کە سەرپەرشتی هەموو دنیا دەکاتن ئەمریکا ئەو هەموو ڕوتبە زۆرەی کە لە هەرێمی کوردستانی لەوێن دەرێنیە ئەوە هەموو بۆچی هەمووی بۆ دەنگدان و بۆ تەزویر و بۆ گۆڕانی نەتیجەی انتخاباتەکانە لەبەرەوە بەڕاستی ئێمە نەمان شاردۆتەوە لەگەڵ ئەوەداین کە ئێمە هەرێمی کوردستان خاوەنی سەر بەخۆی بێ خاوەنی دەوڵەتی خۆی بێ بەڵام لە کات و شوێنی خۆیدا و تێبینیەکانی خۆمان خستوونە ڕوو و ئێمەش ئەگەر باسی ئەوە بکرێتن وەڵا چێ خائینە و چێ وڵات فرۆشە ئەو خەڵک پێویست بە نمونە ناکاتن تەماشای مێژوو کاتن هەر لە ینی پێش شەستەکانیشەوە تەماشەکەن تا ئەمڕۆ پەرێزی بەتایبەتی ئێمەی ئیسلامی و بەتایبەتیش بەڕاستی ئەمڕۆکە کە ینی بەرەیەک دروست بۆ بەرەی دژە گەندەڵی کە ئیسلامی و غەیری ئیسلامیش تێدایە بزوتنەوەی گۆڕانە و کۆمەڵە جیهەتێکی دیکەش دروست بووی پەرێزی ئێمە دیارەوە شانازیش بە هەڵوێست و موقیفەکانمان دەکەین وە شتێکی شێمە نەمان شاردۆتەوە گوتومانە وڵاتێک کە لە بەردەستی کۆمەڵێک کەس دابێتن ئەو وڵاتە هەر ناوێکی لێ بنەی سەرەت و سامانەکەی بچێ خەڵکەکەی ئیهانە بکە خەڵکەکەی زەلیل بکاتن خەڵکەکەی سجن بکاتن خەڵکەکەی شاربەدەر بکە
بەسمانەوە لەگەڵ حکومەتی مرکزی کە خاوەنی کەرامەت و خاوەنی ڕێز و حورمەتی خۆت بی تا ئەو کاتەی بە ڕێک دەکەوێت کە دەبیە خاوەنی دەوڵەت قەناعەت و مایە خەڵک ئەوەی دووەمیان هەڵدەبژێرێتە. بەڵای سوپاس دەکەین کاکتۆ زۆر بە کورتی بۆ ڕێکەوتن لەگەڵ بەغدا پێش لەسەر دۆسی نەود ناشفافێت ڕێک نەرکەوت ئەم جارش پێ دوایە مەسەلەی موچە بکرێتە قوربانی ناشفافێت زۆر بە کورتی. لە ڕاستیە مەسەلەی مفاوزات و مەسەلەی ڕێکەوتن با بڕای من تا ئێستاکە زۆر گرانە و هەم حکوومەتی ئیتیحادی نایەوێت لە ئێستادا ئەم ڕێکەوتنە بێتەکایەوە و هەمیش ئەمان لە ڕاستیە لەبەر ناشەفافیت لەبەرەوەی کە وەکو خۆشانەڵێن پێشوەخت نەوتەکەیان فرۆشتووە پارەکەیان وەرگرتووە لەبەرەوەی کە بەحساب کە من گومانێکی گەورەم هەیە لەسەر ئەم ڕقەمانی حکوومەتی هەرێمی کوردستان کە گوایە بوون بەژێر باری قەرزێکی زۆرەوە و ئێستاگە قودرەتی ئەمان ئەگاتە 250,000 بەرمیل یا زیاتر بۆیە هەموو ئەمانە کۆمەڵێ دۆسیەی پڕ گومان و پڕ ناشەفافی و پڕ گەندەڵین لە هەرێمی کوردستانە کە بەدەست چەند مافیایەکی زۆر دیاریکراون زۆر بە ئەستەم دەتوانرێت لە ئێستادا مفاوەزاتێکی بە بەرهەم لەگەڵ حکوومەتی ئیتیحادیە بۆی خەڵکی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر شێرکۆ حەمامین ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە سودی سەرەکی لەگەڵ ماوەیەوە بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاوی سەرۆک فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە سوورانەوە لەگەڵ ماوەی سوپاس بۆ بینیرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان بەڕێز.